یەکێتی شەقاوە ئەیەکێتی شەقاوە کوانێ بکوژی کاوە کوانێ بکوژی کاوە ئەی حاکمی ستەم کرد ئەی حاکمی ستەم کرد ئازاد مەکە تاوانبار ئازاد مەکە تاوانبار سەنگەتان بۆ دوژمن بێ سەنگەتان بۆ دوژمن بێ نەک بۆ میلەت کوشتن بێ نەک بۆ میلەت کوشتن بێ هەموو کاوە گەرمیانین هەموو کاوە گەرمیانین دوژمنی نایەکسانین دوژمنی نایەکسانین سەرەتا بەخێرهاتنی ئەندامان و چالاکوانان دەکەین بۆ ئەم چالاکیی ڕێکخراوەکەمان. وەکو لاتان ئاشکرایە ئەمڕۆ 12هەمین ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی ئازا و چانەترس کاوەگەرمیانیە کە لەسەر وتنی ڕاستی و ئاشکراکردنی گەندەڵی بەرپرسە حیزبیەکانی دەسەڵاتی کوردی کۆتایی بە ژیانی هێنرا. لە مانچستەرەوە پەیامێکە نێرین بۆ دەسەڵات بە کوشتن و تیرۆری دەنگی ئازاد کب ناکرێ. ئەوە ئێمە بە شوێنپێی کاوە سۆران و سەررەژا دەڕۆین دەبین بە چەقلی چاوتان. پارتی یەکەتی لە مێژووی حکومداریان دەستیان سوورە بە خوێنی دەیان ئازادی خواز و چالاکوان و ڕۆژنامەنووس. دەکرا ئەمڕۆ ئێمە لێرە بین ستایشی دەستکەوتەکانیان بکەین، بەڵام کار و پیشەی ئەوان تەنها کوشتن و خیانەت و کبکردنی دەنگی ئازاد بوو لە کوردستان. مامانەوێ پەیامێک بدەین بە دەسەڵاتی کوردی ئەمڕۆ لە ساڵیادی تیرۆرکردنی کاوەگەرمیانی. ئێوە تەنها جەستەی کاوەتان کوشت، بەڵام دەنگ و فکر و ڕێگەی کاوە هەمیشە ڕووناک و ئازادی و بیوەری تێدا دەبینین. کاوە سیمبولی بیوێری و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بوو. بۆیە بەڵێن دەدەین کە قەڵەمەکەی کاوە هەرگیز وشک نابێ و ڕێبازەکەی بەردەوامە. ئادارن لە چەند ڕۆژی ڕابردوو لە زۆنی زەکە پارتی دیموکراتی کوردستان حکومەکات کۆمەڵێک گربوونەوەی ناڕازایی ڕوویدا، بەڵام لەلایەن بنەماڵەی بارزانی و پارتی دیموکراتی کوردستانەوە لە ڕێگەی میلیشە حیزبەکانەوە بەهۆی تەقەکردن لە خۆپیشاندەران دوو هاوڕاتی کوژران و دیانی تریش بریندار بوون کە لە نێوان مناڵ و ئافرەت هەیە. ئەوەی جێگەی گومانە یەکەتی پارتی بە هەموو شێوەیەک دژی ئازادی و ڕادەربڕین و داواکردنی مافی هاوڵاتیانن و کاتێکیش بەرژەوەندیەکانیان کەوێتە ژێر مەترسی بە زەبری هێز هەوڵ دەدەن دەنگی ناڕازی هاوڵاتیان کە بکەنەوە. نەفرەت لە کوشتن، نەفرەت لە تیرۆری ڕۆژنامەنووسان، نەفرەت لە تەقەکردن لە خۆپیشاندەران. بە ناوی خوای گەورە و میهرەبان بە بۆنەی تێپەڕبوونی ساڵێکی تر بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی بوێر و کاوەگەرمیانی لە پێنجی کانونی یەکەمی 2013 ئێمە لە ڕێکخراویدا کۆک بۆ ماف و ئازادی بە توندی ئیدانەی بەردەوامی کوشتنی ئازادی ڕادەربڕین و دەنگی ڕەخنەگرت لە کوردستاندا دەکەین. شەهیدکردنی کاوەگەرمیانی تەنها ڕووداوێکی تاوانکاری نەبوو، بەڵکو خاڵی وەرچەرخان و ڕاگەیاندنی شەڕێکی کراوە بوو لە دژی قەڵەمە ئازادەکان کە تا ئەم ساتەش کاریگەریە شومەکەی بەسەر کۆمەڵگەدا ماوە. بەداخەوە کوشتن و چەوسانەوە و زیندانی کردن بوون بە سیمای قێزەوەنی جوت حیزبی دەسەڵاتدار بەکردەوە بوونەتە گەورەترین هەڕەشە بۆ سەر ئازادیە مەدەنیەکان. ئەو نەهامەتیانەی تا ئێستاش لە هەرێمی کوردستان هەڕەشە لە ژیانی هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەکەن بریتین لە یەکەم بەکارهێنانی یاسای نادات پەرارانە و هەڕەشەی دەستگا ئەمنیەکان دژ بە هاوڵاتیان و گرتنی ڕۆژنامەنووسان و دەنگە ناڕازیەکان، شێروانی و قەهرەمان شوکری و چەندانی تر کە ئێستا لە زیندانەکانی حیزبدان زیندووترین گەواهی دەری ئەو ڕاستیانن و لە تازەترین پێشهاتدا هەڵکوتانە سەر گوندی لاجانی نزیک هەولێر بە ناوی پاراستنی سەروەری دام و دەستگاکان لە بەرواری 2025 تەنها لەبەرەوەی گەنجانی ئەو ناوچەیە داوای هەلیکار و دامەزراندنیان ئەکرد. کەچی پارتی دەسەڵاتدار لە بەرامبەردا دەستی کرد بە ڕاگواستن و کوشتن و بریندارکردن و ڕەشبگیرکردنیان. دووهەم گەندەڵی دارایی و ئیداری بەربڵاو کە بۆتە هۆی تێکچوونی ژیان و گوزەرانی خەڵک و دەسەڵات هەوڵی جددی نادا بۆ ڕیشە کێشکردنیان. سێهەم نەبوونی دادپەروەری و کۆمەڵایەتی وای کردووە کە زۆرینەی خەڵک بە تایبەت گەنجان بە ناومێدیەوە ناچار بە کۆچکردن بکرێن. ئەوەی ڕوونەکە یەکەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە دروستکردنی دوو زۆنی سیاسی و ئەمنی جیاواز نەک تەنها دەنگی ئازادیان کوشت، بەڵکو متمانەی هاوڵاتیانیان بە پرۆسەی سیاسی و دادپەروەری لەناو برد. لەم دوو زۆنەدا پاراستنی بەرژەوەندیەکانی حیزب لە سەرووی مافەکانی مرۆڤەوەیە. ئێمە لە ڕێکخراویدا کۆک جارێکی تر داواکەین کە کۆتایی بە سیاسەتی لە ناوبردننی دەنگی جیاواز بهێنرێت. داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کە فشار بخەنە سەر دەسەڵاتدارانی هەرێم بۆ یەکەم لێکۆڵینەوەیەکی نێودەوڵەتی و سەربەخۆ لە کەیسی کاوەگەرمیانی و سەرجەم کەیسە تیرۆرکراوەکانی تر و ڕووداوە ئەمنی و سەربازیەکانی تری ئەم دوایانەی
کە لە شارەکانی هەولێر و سلێمانی ڕوویاندا. دووهەم ئازادکردنی دەست بەجێی سەرجەم ڕۆژنامە نووسان و چالاکوانە زیندانی کراوەکان. سێهەم ڕێزگرتن لە ئازادی ڕادەربڕین و دابینکردنی ژینگەیەکی سەلامەت بۆ کاری ڕۆژنامەگەری و چالاکوانە ناحیزبیەکانی دەرەوەی دەسەڵات. لە کۆتاییدا وەفا و ڕێز بۆ خوێنی شەهید کاوە گەرمیانی و هەموو شەهیدانی تری ڕێگەی ئازادی. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 5/12/2025. کاوە گەرمیانی کەلات حەقر نووسی بۆ دوایین جار تۆیان کوشوە زاڵم و زۆردار قسەکانی تۆ ڕاست بوون محمود سەنگاوەی تاوانبار بوو زاڵم بەی فیرعەونی سەردەمینێ چاوەڕوانی ڕۆژێ سەر بخەینە ژێر پێ هاوڕیان تیرۆری کاوە گەرمیانی پێمان دەڵێ هیچ شتێک جگە لە نەمانی دەسەڵاتی میلیشا و مافیاکان چارەسەری ئەم دۆخەی کوردستان ناکە. کەیسی کاوە گەرمیانی کەیسی تیرۆر و کوشتن و هەڕەشەکردنە لە هەر ئازادی خواز و دادپەروەرێک کە دژ بە گەندەڵیەکانی بەرپرسانی حیزبی و حکوومەتی دەنگ هەڵبڕێ و ڕاستیەکان ئاشکرا بکە. گەندەڵکارانی دەسەڵات بناسێنێ بە خەڵکی ستەملێکا و بە شوراوی کوردستان. هەر بۆیە ئەم کەیسە کەیسی هەموو خەڵکی کوردستان و کەیسی دژی گەندەڵی دەسەڵات و کەیسی هەرشە و تیرۆرە لەلایەن گەندەڵکارانی دەسەڵاتەوە. ئاشکرا کە تاوانی تیرۆری کاوە گەرمیانی هەمان تاوانی تیرۆری سۆرانی مامە حەمە لە کەرکووک و تیرۆری سەردەژ عوسمانە لە هەولێر و پێکەوە ئەو ڕاستیە دەردەخەن کە لە هەموو شوێنێکی کوردستان ئازادی ڕادەربڕین و دەژەڵبڕین دژی گەندەڵی دەسەڵات لەژێر هەڕەشەدایە. هەر بۆیە هیچ شتێک جگە لە نەمانی دەسەڵاتی میلیشا و مافیەکان چارەسەری ئەم دۆخەی کوردستان ناکە. ڕێز هاوڕیانی ئازادی خواست ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی بڵێن بیرچوونەوە لە قاموسی ئەمەدانیە. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک لە 12 ساڵێتی شەهید کاوە گەرمیانیدا بەدەنگێکی بەرز ڕای دەگەێنی کە دۆسیەی کاوە دانەخراوە و ئەمڕۆ جارێکی تر لە مەردەم پرسیارەتێکی مێژووی داین و دەڵێن 12 ساڵ تێپەڕی بەسەر ئەو شەوەی گولەی تاریکی سنگی کاوە گەرمیانی لە ئامێزی داچیدا پێکاو تەنها تاریکی سنگی کاوە گەرمیانی لە ئامێزی داچیدا پێکاو تەنها ڕۆژنامەنووسێکی کاوە تەنیا ڕۆژنامەنووسێک نەبوو بەڵکو ناسنامە بێنینەتەوەیەک بوو. دژی گەندەڵی و ستەمکاری شەهیدکردنی کاوە تسناشی ئەو ئەقڵیەتە سیاسی دەرخست کە تەنها زمانی کوشتن دەزانێت. وەک ساڵاکوانی سیاسی دەڵێن 12 ساڵ نەیانتوانیوە بە کوشتن دەنگی ئازاد کرد بکەن بکوژاوان زانی بە تیرۆکردنی جەستەی کاوە دۆسیەکانی گەندەڵی و دادپەروەریدا دەخرێت. بەڵام هەڵەبوون خوێنی کاوە بۆ بە مرەکەب بۆ هەزاران قەڵەمی دیکە. ئێسکانەکانم ئاسن و گۆشتم بەردە و خوێنم دەریا گەر ئەتەوێت ئەم سەنگەرم پێچۆڵ بکەی داکۆکەت بە نەگڕەشە بە. ئەوەی من ئەمەوێ بیڵێم لە پێشەم بێچوە شێرانە لە ئێستاوە تا کۆتایی پشتی من پردی ڕێتانە دەستی من دار عەسای دەست و چاوم کامێرای هەمووانە ئەو خەیاڵەی کە من دەگرێ ئارەزووی هەر هەمووتانە. فیداکاری و ئازاییتان لەرزێنەری گەندەڵانە کۆتایی تاریکستان و نەمانی گەندەڵکارانە نۆرەی هەڵهاتنی ڕۆژ و بوژانەوەی هەژارانە. من تێناگەم بۆچی وەڵام نادەنەوە لەوەی وەڵام نادەنەوە ڕیسواییە و پێنەمانە. دەستان لە دەستی کورد بەردا بوونەتە پیاوی بێگانە چەقیوی نێو زەلکاویەکن قوڕی دنیا بەو سەرتانە. گەرمیانی ڕۆژنامەنووسی شەهید کاوە محەممەد ئەحمەد گەرمیانی ناساو بە کاوە گەرمیانی ڕۆژنامەنووسێکی کوردی عێراق بوو کە بە هەواڵەکانی لە بوارەکانی ئاشکراکردنی گەندەڵی و نووسینی ڕەخنەگرتن ناسراو بوو. لە دایکبووی ساڵی 1970 لە شاری گەیلان لە ئێران لە ئاوارەیدا لە دایک بووە. دواتر لە کەلار نیشتەجێ بوو پیشەی ڕۆژنامەنووسی بوو. سەرنووسەری گۆڤاری ڕەهێڵ بوو پێشتر سەرنووسەری گۆڤاری گەڕان بوو. هەروەکو پەیامبێرەکاری کردووە و بابەتەکان تایبەتن لەسەر پرۆسەی گەندەڵی و ئیدارەی دارایی لەناو بەرپرسەکان. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کاری راپۆرت و هەواڵی وێرانەی بڵاو کردوتەوە. تیرۆرکردنی لە 5 کانونی یەکەمی 2013
لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە قەزای کەلار لەلایەن چەند چەکدارێکەوە دڕایە بەر دەستڕێژی گولە و تیرۆر کرا. ئێمەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری بازتەر گورتبوونێتەوە خۆپشاندانێک دەکەین وەکو یادکردنەوەیەک لە شەهیدی ڕێگای ئازادی کاوە گەرمیانی کە بەدەستی نەگریسی یەکێتی شەهید کراوە ئێستاش بکوژەرانی ئەم ڕۆژنامە نووسە بە سزای خۆیان نەگەیشتوین. ئێمە هەر بەردەوام دەبین لەسەر ڕێگای شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی کە لە دژی گەندەڵی وستەم دەوەستایەوە لە کۆتاییدا دەڵێن بڕوخێ دەسەڵاتی جوود بنەماڵەی یەکێتی و پارتی بەدەست بوو کاوە قەڵەم بەدەست بوو کاوە گەندەڵکار نەبوو کاوە گەندەڵکار نەبوو نەفرەت لە تیرۆرکەران نەفرەت لە تیرۆرکەران نەفرەت بێت لە هەمووتان نەفرەت بێت لە هەمووتان هەر هەموومان کاوەین هەر هەموومان کاوەین پەروەردەی ئەم کارەین پەروەردەی ئەم کارەی کێ بوو کاوەی شەهید کرد کێبوو کاوە شەهید کرد یەکێتی و سەرکردەکەی یەکێتی سەرکردەکەی کاوە شەهید کراوە کاوە شەهید کراوە ئادەم پەروەردە کراوە ئادەم پەروەردە کراوە. بەڕێزان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ ئازادی ساڵ و مانگ و ڕۆژتە بەڕی لە جاتی پەیوەند پەنوەرگرتن لە خۆوەداچوونەوە و چاکسازیکردن لە عەقڵەتی ئیدارەدان و حکومڕانی و کردن لە کەچی مێژووی دەسەڵاتدارانی کورد هەر بەرەو پاشەکەشتن دەچێت. دەستیان سوور ئەبێت بە خوێنی هاوڵاتیان و ڕۆژنامە نووس و چالاکوانان کە ڕەخنەی جددی و جەوهەری ئەگرن لە دەسەڵاتداران چاوسێنەری کوردستان ئێمەی خەمخۆرانی گەل و چالاکوانان ڕەخنەگران بەردەوام و ویستویانە لە ڕێگەی خەماتەوە مەدەنیانە شارڕێگەی گۆڕانکاری و پیشاندانی خۆمان بکەین خەڵکی هۆشار بکەینەوە و وڵاتانی دەرەوە و ڕێکخراوەکانی پەیوەستیدار بەم باسەوە بێنە سەرخەت تا فشار لە دەسەڵاتدارە لاسارە نەبکەن. گەندەڵ و خیانەتکاران گەندەڵ و خیانەتکاران دژی مافیە ژاران دژی مافیە ژاران کاوە ڕەمزی ئازادی کاوە ڕەمزی ئازادی لە یادمان ناچێ یادی لە یادمان ناچێ یادی نامرێ دەنگی ئازادی نامرێ دەنگی ئازادی بە تیرۆر و نامەردی بە تیرۆر و نامەردی. هاوڕێیانی عزیز دۆستانی قەڵەم چالاکوانانی عزیز لای هەموو لایەکاش کرایە ئەمڕۆ بەتەنها ڕۆژێک نییە بۆ یادکردنەوەی شەهیدی قەڵەم ڕۆژنامە نووس کاوە گەرمیانی بەڵکو ڕۆژێکە بۆ یادکردنەوەی سەرجەم شەهیدانی قەڵەم و شەهیدانی ڕێگەی ئازادی. بەڵام بە ئاسفێکی زۆرەوە جەلادەکانی دەسەڵات لە ڕۆژی 5/12 ساڵی 2013 لە ناو ماڵەکەی خۆیدا و لە ئامێزی دایکیدا شەهیدیان کرد و تا ئێسەش بکوژنا دیارە. بەم کارە چەک بە دەستەکانی دەسەڵات کردیان بەرامبەر ڕۆژنامە نووسان و چالاکوانان و حەقبێژان ئەو ڕاستیە دەگەێنێ کار کەسە لە هەر شوێنێکی ئەو کوردستانە شەهید کرا یا بریندار کرا دڵنیابن دەستی دەسەڵاتی لە پشتەوە ئەمەش مێژوو سەرماندوێتی کامک گەرمیانی نمونەیەکی ئامادەگەی ئازیزانی من کاوە گەرمیانی تا ئەو ڕۆژێ مابوو ئاسایانە ژیا و سەربەستانە بەجێ هێشتین. کاوە گەرمیانی شەهیدی دەستی زاڵمی ستەم و نادادی نایەکسانی ئەم دوو دەسەڵاتەی یەکێتی پارتیە کە پەیڕەوی دەکات. ئۆهۆ کۆی لەی بێ کەڵک و کار ئەی کاسە لێس و بندیوار ئەی مشت بۆش و سایەدار ئۆهۆ کۆی لەی بێ کەڵک و کار ئەی کاسە لێس و بندیوار ئەی مێشک بۆش سەرمایەدار هۆتێڵاکەی دەستی زۆردار کەی لە خەوی خەفڵەتی قوڵ دێنە خەبەر کەی لە خەوی خەفڵەتی قوڵ دێنە خەبەر کەی ئەبینن حەق و ڕاستی بە چاوی سەر من ئێوەنیم کە ڕوولاڵ و بێحیوار من ئێوەنیم کە ڕوولاڵ و بێحیوار بۆ مافی خۆم میلەتێک دەکەمەوە. ساڵیادی کاوە گەرمیانی هەڵبەت ئێمە دەوام بوون لە ساڵیادی ڕۆژنامە نووسی هاوڕێمان کاوە گەرمیانی دەرخەری ئەوەیە ئێمەش درێژە پێدەری پەیامەکەی ئەوین سوورین لەسەر ئەو ڕێبازەی کاوە گەرمیانی لەسەر بوو ئەویش ڕێبازی داکۆکیکردن لە ئازادی مافی خەڵک ئازادی ڕادەربڕین لە عێراق بەداخەوە شەهیدکردنی کاوە گەرمیانی زەنگێکی مەترسیدار بوو ئەمیش دەرخەری ئەوەیە ئەو دەسەڵاتەیە دەسەڵاتی داپلۆسەری دیکتاتۆر. بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە ئێمە بێدەنگبین لە پاش چەندین ساڵ گەرچی کەیسی کاوە گەرمیانی ڕۆژنامە نووسانی تر لە دادگا داخراوە بەڵام لە لای ئێمەی ئازادی خواست و خانەوادەکانی هەمیشە بەکراوەی دەمێنێتەوە تا بەرپرسانی عێراق و هەرێمی کوردستان بە سزای خۆیان دەگەن. ترسپاس.
دوو بنەماڵەی سەرسەری دوو بنەماڵەی سەرسەری گەر لێتان بوو بێبەری گەلێکان بوو بێبەری دوو بنەماڵەی خیانەتکار دوو بنەماڵەی خیانەتکار دوژمنی خەڵکی هەژار دژمنی خەڵکی هەژار زاشی عەیار 24 جاسی عەیار 24 بارزانی نەخوێندەوار بارزانی نەخوێندەوە خوێنی کاوە گەرمیانی خوێنی کاوە گەرمیانی لە ئەستۆی تاڵەبانی لە ئەستۆی تاڵەبانی حکمی بەربەری و لەرزۆک حکمی بەربەری لەرزۆک هەر دەکەوێتە سەرچۆک هەر دەکەوێتە سەرچۆک شەهیدی قەڵەب کاوە گەرمیانی دوای 12 ساڵ لە شەهیدکردنی ڕۆژنامەنووس شەهید کاوە گەرمیانی لەسەر دەستی میلیشیاکانی یەکێتی ئەبێ دیسان بپرسینەوە کێ لە پشت شەهیدکردنی کاوە گەرمیانیە بۆچی هێشتا بکوژەکانی نەدراون بە دادگا کاوە گەرمیانی یەکەمین ڕۆژنامەوانی تیرۆکراوی کوردستانی باشوور نەبووە و لەبەر ئەوە کەسانێکی وەکو ڕەوف ئاکرایی سۆرانی مامە حەمە و سەردەش عوسمان کوژراون و هێشتا بکوژەکانیان دەستگیر نەکراون و کەیسەکانیان لە دادگاکاندا داخراوە لە کۆتاییدا ئەڵێن فشار و سەرکوتکاریەکانی دەسەڵات لە دوێنێ زەقتر و دادگاکان بوون بە مەیدانی سیاسی بۆ تۆڵەکردنەوە لە ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان بارزانی و تاڵەبانی بارزانی تاڵەبانی ترسنۆک و جەبانی ترسنۆک و جەبانی بۆ خوێنی ڕۆڵەکانی بۆ خوێنی ڕۆڵەکانی وەک زوحاکی جارانی وەک زوحاکی جارانی هەر بۆ دزی و تاڵانی هەر بۆ دزی و تاڵانی میلەتتان بەکارهانی میلەتان بەکارانی حکوومەتی تاڵانی حکوومەتی تاڵانی هەر دزەکەی جارانی هەر دزەکەی جارانی بۆ کورد و بۆ کوردستان بۆ کورد و بۆ کوردستان شێت پەنجە و سەرەتانی شێرپەنجە و سەرەتانی بۆ گیانی ڕۆژنامەنووس بۆ گیانی ڕۆژنامەنووس ئێوە بوون بە بێناموس ئێوە بوون بە بێناموس سەری ڕەش و دەباشان سەری ڕەش و دەباشان میلەتیان کرد پەرێشان میلەتیان کرد پەرێشان ئەی حکومەتی موچەخۆر ئەی حکومەتی موچەخۆر لێمان بوون بە دەیناسۆر لێمان بوون بە دەیناسۆر هەرێمی پینە و پەڕۆ هەرێمی پینە و پەڕۆ میلەتان کرد دەستخەڕۆ میلەتان کرد دەستخەڕۆ ئالەنگاری مافی دادپەروەری و ئازادی لە هەرێمی کوردستان دۆخی ئێستا هەرێمی کوردستان و بە قەیرانێکی فرە لایەنی تێدەپەڕێت و کە تێیدا پێشەڵکردنی ماڵی بنەڕەتەکان و وەتێکەڵ بوونی دەسەڵاتی سیاسی لەگەڵ دادپەروەری و ئابووری بۆتە مایەی نیگەرانی قوڵ و لەسەر ئاستی نێوخۆیی و نێودەوڵەتی کەمکردنی قەڵەم و زیندانیکردنی ناڕەزایی یادکردنەوەی ساڵیانی شەهیدکردنی ڕۆژنامەنووسان و ژێری وەک کاوەگەرمیانی و شکری ڕێکانی و بیرهێنانەوەی ئەو مەترسیە گەورانە کە لەسەر ئازادی کاری ڕۆژنامەگەری و گەلێتان بوو بێبەری دوو بنەماڵەی خیانەتکار دوژمنی خەڵکی هەژار جاشی عەیارە 24 بارزانی نەخوێنەوار خوێنی کاوە گەرمیانی لە ئەستۆی تاڵەبانی حکمی بەڕێوەبەری لەرزۆک حکمی بەڕێوەبەری لەرزۆک هەر دەکەوێتە سەرچۆک ڕۆ لە ساڵیادی تیرۆکردنی کاوە گەرمیانی دەستێکی ڕەشی بگوژی ناوێتی خۆمان بە هاوژین و کەسکاری ئازادخوازان دەبڕین ئەم تاوانەکانی تر ئاندەر دەبین بۆ خەباتێک کۆشان لە سەڵاتی بۆ کۆتاهێنان لە سەڵاتی یەکێتی و پارتی لە گوشتن و پەلامادان ڕۆشن نادای تا ئێست دوای 8 ساڵە تیرۆکردنی کاوە گەرمیانی زمانەکانی تر لە کوردستان خێرایەتر بوون و کاری ڕۆژنامەگەری تر ناکردبووە کاوە گەرمیانی مێژوویەکە لە ئەفان تابلوێکە بە خوێن ڕەنکراوە دەمی گەرمیانەکانە کوردستانی دابە کۆڵ کاوە گەرمیانی عەدالەتی دادپەروەری زمانی سۆسیاڵ دەنگی ئازادخوازان بوو